سڵاوتان لێبێت و یەک خولەکتان پێشکەش دەکەم. بەهۆی سکاڵایەکەوە لەسەر وەزیری پێشووی سامانە سروشتیەکان ئەگەرێکی بەهێز هەیە حکوومەتی هەرێم ملیارێک و 600 ملیۆن دۆلار زیانی بەربکەوێت بەهۆی سکاڵایەکی کۆمپانیای دیناستی پترۆلیۆم بۆ بازرگانی نەوت و غاز لەسەر ئاشتی هەورامی ڕەنگە حکوومەتی هەرێم ناچار بێت بڕی ملیارێک و 600 ملیۆن دۆلار وەک قەرەبوو بداتە کۆمپانیای سکاڵاکار. لە ئەگەری دۆڕاندنی دۆسیەکەدا ئەو بڕەپارەی کە حکوومەتی هەرێم دەیداتە کۆمپانیاکە بەرامبەرە بە نزیکەی موچەی 3 مانگی سەرجەم موچە خۆرانی هەرێم. مانگی ئابی ساڵی 2019 کۆمپانیای دیناستی با تۆمەتی دەزوەردانی نایاسایی و پاشگەزبوونەوە و پێشێلکردنی ڕێککەوتن لە دادگای بازرگانی لەندەن داوایەکی یاسایی لە دژی ئاشتی هەورامی تۆمار کرد و بڕیارە ئەمڕۆ پرۆسەی دادگاییەکە بەڕێوە بچێت. هەر شاد بن.